دووبارە سڵاوتان دەبێت. ئەم ئێوارەی گەشتەکەین بەنێو دڵی دوو شاری جیاواز و دوو دنیای دوور لە یەک. شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری، هەروەها شاری مێلبۆرنی ئوسترالیا، شاری هونەر و فرەڕەنگی. پردی پەیوەندی نێوان ئەم دوو شارە، بۆچی باسی ئەم دوو شارم کرد؟ پردی پەیوەندی نێوان ئەم دوو شارە پرۆژەیەکی ئەدەبیە بە ناوی ئینکوبەیتەر کە ژوورێکە لە 10 نووسەر پێک هاتووە، 5 نووسەری شاری سلێمانی، هەروەها 5 نووسەری مێلبۆرن لە ئوسترالیا، کە ئەم دەنووسەرە لە ماوەی 10 هەفتەیە پێکەوە گفتوگۆیانە بێت و لە درێژەی گفتوگۆکەیانە کەسایەتی دروستەکەن و خاڵی هاوبەشی نێوان ئەم دەنووسەرە دروستکردنی کەسایەتیە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرۆژە ئەدەبیە کەم لە نێوان 5 نووسەری شاری سلێمانی و هەروەها 5 نووسەری ئوسترالیا لەگەڵ زۆر بەڕێزان کامەران سوبحان وەکو نووسەر و هەروەها یەکێک لە نووسەرانی بەشداربووی پرۆژە ئەدەبیەکە، هەروەها زۆر بەڕێز مامۆستا شەماڵ ئەبوبەکر ڕێخەری ئۆفیسی سلێمانی شاری ئەدەبی یونسکۆ. سڵاوتان لێبێ و بەخێر بێن. زۆر بەخێر بێن. کاک شەماڵی بەڕێستە دەست پێ بکەم. ئینکوبەیتەر یان تروکێنەری مەرەکەبی ناوێکی زۆر جیاواز و بەلامەوە ناوێکی سەیرە. بزانم ئەم ناوە لە چیەوە سەرچاوی گرتووە و باسێکی پرۆژە ئەدەبێکشمان بۆ بکەیت. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە لەم ئێوارەی سلێمانیە. شاری مێلبۆرنی ئوسترالیا پێش نزیکی 4 مانگ لەمەوە پێش لە سەرنجامی ئەو پەیوەندیتون دووتۆڵی کە ئۆفیسی سلێمانی شاری ئەدەبی یونسکۆ و لە ڕێی پشتگیریە بەردەوامەکانی پارێزگاری سلێمانیەوە هەمانە لە ناو نێتوەرکی یونسکۆیە ئەوە بوو پەیوەندیان پێوە کردین ڕاستەوخۆ نەگوەکو با بڵێن بانگەشەیەکی عام بۆ هەموو نێتوەرکەکە. پیانوتین کە ئێمە پرۆگرامێک هەیە و ئەمانەوێت لەگەڵ ئێوەیە تەقدیم بکەین بۆ بردنەوەی ئەو فەندەوە کارکردن لەسەر ئەم پرۆژەیە. ئێمەش بە خۆشحاڵیەوە نامەی پشتگیری خۆمانمان پێشکەش کردن. دواتر لەسەر بیرۆکەکە باسوخواست کرا ئەوە بوو هاتە سەر ئەو ناونیشانە کە نووسەرێک و شاعیرێکی ناوداری شاری مێلبۆرن ناوەکەی بۆ هەڵبژاردووە. هەر ناوەکە خۆی داهێنەرانەیە بەڕاستی مەبەستەکە لی بە چڕوپڕی ئەوەیە کە لە ماوەی 10 هەفتەیە لە ژوورێکی ئیفترازیە ڤێرچوەڵ کە لە ڕێی زوومەوەیە 5 نووسەری و هونەرمەندی سلێمانی لەگەڵ 5 نووسەریا هونەرمەندی شاری مێلبۆرن بەیەکەوە لە پەیوەندیە ئەبن و لەو 10 هەفتەیە بەیەکەوە هەر یەکێک لەمانەی ئێرە کارکتەرێک دروستەکە ئەگەر خەیاڵی بێیان ڕاستەقینە بە یا مێژوویی بێ لەگەڵ 5ەکەی ئەوانیش 5 کارکتەر دروستەکەن. دوای ئەم 5 کارکتەرانە ئاڵوگۆڕەکرێن. ئەوان وابیرەکەنەوە کەم کارکتەرەی ئێمە هەریەکێکیان وەری ئەگرێ خۆیان چۆن ئەیانەوێت دووبارە دای ڕژنەوە یکەن بە کارکتەرێکی سەرەکی و چیرۆکێکی دوولاپەڕەیی لێ دروستەکەن. ئەمە بە هەمان شێوە بۆ نووسەرەکانی ئێمەش ئەبێ بە پردێکی پەیوەندی وەک جەنابەت باسی کرد زۆر جوان ئەدەبی خەیاڵی ئەندێشەیی و لەلایەکی کەشەوە ڕاستەقینەی چکە ڕەنگانەوەی ئێستا و ئێرەی سلێمانی ئەبێ لە هەمان کاتی شاهی مێلبۆرن بە ئاڵوگۆڕی بیرروڕا و ئەندێشە لە بینی هەردوولایە. هەر بژێت مامۆستا کامەران تۆ وەکو بەشدار بوویەک لەنێو ئەو دیبەیتەیە چۆن بوو کە بەشداریت کرد و مەرجەکانیش چی بوون بۆ تۆ کە بتوانی بەشداری بکەی لەنێو ئەو دیبەیتەیە ئەوما بۆ باسکەیت؟ منیش زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ کورسات بۆ ئەم ئێوارە گفتوگۆ بە جوانی کە لەم کەناڵەوە لە ڕاستیە کاک شەماڵ پێش بەرنامەش گفتوگۆی ئەوەی کرد خۆیان شاری ئەدەبی یونسکۆ خۆیان 5 نووسەریان هەڵبژاردووە بە 5 ستایلی جیاواز بە 5 تایبەتمەندی جیاواز. ڕەنگە دوای کاک شەماڵ خۆی باس کات چۆن هەڵبژێراون ئەوانەی کە فۆرم و ستایلێکی نووسینیانەیە مەسەلەن هاوسەنگی جەندەریان کردووە کە لە نووسەرەکانە دوانیان خانمە سییانیان پیاوە مەسەلەن هاوسەنگی جەندەریان کردووە ئەمەیژی لەوانە هاوسەنگی ئەویان کردووە ستایل و فۆرمی نووسین. من پێشتر ئەم ئایدەیە کە کاک شەماڵ باسی کرد بیرۆکە کە دوایی باسێکی من خۆم بەم شێوەیە ئیشم زۆر کردووە سەر کەسایەتی دیارەکانی کورد هەم لە شێوەی ئۆتیۆ درامایە هەم لە شێوەی جێڕانەوەیە. بۆ یەکە من برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا شەماڵ کە بیرۆکەکەی بۆ باسکردم و تەلەفۆنی بۆ کردم زۆرم پێخۆش بۆ لەبەرەوە پرۆژەی خۆم پێشتر بەم ستایلە ئیشم کردووە مەوەکو خۆم دیارە ئەو نووسەرانەی تریشکە 5 نووسەرنی بە من و 5 ئەوانی ژەریکیان بە شێواز و بە فۆرمێک. بۆ من بەڕاستی خۆی 10 هەفتەیە پرۆژەکە یەکەم هەفتەمان بەڕێک کردووە گفتوگۆیەکمان کردووە. لە ڕاستیە بۆ من تەجربەیەکی بێشومار جوانە یعنی تەجربەیەکە ڕازگۆ بم لەگەڵی ئەوە کە دوای زیاتر لە 30 ساڵ لە نووسین و خوێندنەوە وانە یەکەم جارمە بەر تەجربەیە بکەوم کە لە دەرەوەی تەجربەی کوردیەوەیە
من وفضلكشي أما هيج مجاملة وهين يغنيان بو شاري أدبي يونسكو كاك شمال هم پارێزگاری سلێمانی کە بەڕاستی پشتیوانی ئەم پرۆژەیان کردووە چکە بەبێ پشتیوانی ئەوان ئێمە دەستمان ناگەشت بەم شتە بە دڵنیاییەوە لە هەفتەی دووەم و سێم و چوارەمیشە کاک شەماڵ سکێچەکەی لایە کە باسەکرێت چۆن کارکتەر دروستەکەی چۆن کوردبوون ینی ئەمە هەدەفێکی زۆر گەرنگی تایە چۆن کوردبوون ئەبێتە دەرەوەی کوردستان دەرەوەی جیهان چۆن نووسەرێک کارکتەرێکی کوردی بە خەیاڵی کوردی بە بیرکردنەوەی کوردی بە کۆنەستی کوردی چۆن لەناو دقێکا داڕژێتەوە بەڵام نووسەرەکەی کورد نییە بە هەمان شێوە ئەوان ژڕەنگە وا بڵێن نووسەرێکی ئوستورالی کارکتەرێکی ئوستورالی ئەچێتە ناو خەیاڵدانی نووسەرێکی کوردە چۆن داڕژێتەوە چۆن چیرۆکی لێ دروستەکە چۆن ستۆری لێ دروستەکرێ ئەمە بۆ خۆی بەڕاستی گرنگی و بۆ من وەکو خۆم تەجربەیەکی زۆر تازەیە. مامۆستا کامەران کە لە ژوورۆ دانیشتبووین گفتوگویەکی زۆر خۆشمان کرد ئەنجا قسەی زۆرمان کرد پێش بەرنامەکە بەڵێ پێش بەرنامەکە باسی ئێوەت بۆ کردین وتت سێ پرسیارمان لێکراوە کاتێک کە هەڵبژێردراوین ئەو پرسیارانە ببووری یەکەم ئەڵقەی هەفتەی پێشووی ئەمە جومعانە سەعات 10 بۆ 11 سێ پرسیار بۆ هەر دەنووسەرەکە کرا سێ پرسیارەکە بە یارمەتی کاک شەماڵ کە باسی کرد یەکەم پرسیار ئەوەیە لە ناو شارەکە تا چی شەقامێک لە شارەکە تا هەیە ڕێگایەک یادەوری مناڵی تیتیایەوە بەشێک بووە بە بەشێک لە یادەوریت و لە بیری ناچێتەوە ئەو شەقامە کوێیە دوو ئەو لۆکیشن و شوێنە چییە لە شارەکە تا ئەو گەڕەکە ئەو شوێنە ئەو جوگرافیایە چییە کە پێشتر لە یادەوریتە بۆ ئیسا سیماکەی گۆڕاوە ئیسا گۆڕاوە کوێیە سێمیان ئەگەر کەسێکی بیانی هاوڕێیەکە بۆ نۆیکە کۆڕەکەی بەڕێوە بەروتی ئەگەر من بێمە شارەکەی ئێوە لە دەرەوە ئەم بن بۆ چی شوێنێکی شاری سلێمانی ئەم سێ پرسیارە بووە هەر هەمومان ئەوەی کە جگەی سەرنج بوو کە باس کرا ئێمە وەرکو شاری ئەدەبی یونسکۆ لە سلێمانی ئێمە پێنج نووسەرگە سلێمانی بوو سێ کەس لەو نووسەرانی سلێمانی یەک شەقامان ڕاستەوخۆ بوو کەسی ژاگەی لە کەس نەبوو هەرکەس لە ماڵی خۆی وەرکەس لە هەر سێکمان وتمان شەقامی سالم ئەوەی کە بە زمانی میلی خەڵکی سلێمانی پێوە لە سەهۆڵەکە ئیتر ئەوان باسییان کرد سەوڵخە بەلایەنەوە سیر بوو تر من شەرحم کرد بەڕاستی کاک شەماڵ زانێ وتمان بە ناوی سالمەوە سالمێکێکە لە شاعیرە گەورەکانی کورد و لە کۆنەستی خەڵکی کورداوە خەڵکی سلێمانیە سالم یعنی سلێمانی و سالم یەکێکە لەوانەیە کە شاعیرێکی زۆر گەورەی کوردە و شاعیرێکی کلاسیکی کوردەوە چامەکەی سالم و نالی کە بووە بە چیرۆکی دروستبوونی سلێمانیە جێڕێتەوە ئەمە بەشێکی علاقی بۆیە کە ئەدیب و نووسەر و خەڵکی ئام ئەچێتە ئەو شەقام ئەو مهم بوو بەلامانەوە بەڕاستی کە سێ نووسەر بەبێەوە ئاگای لێبێت هەر سێکی شوێنێک بوو بە بەشێک لە یادەوەری تر باسیشمان کرد تەمان من یادەوەری خۆم لەنەوە دەکانە کە خوێنکار بووم و ڕۆشومەتە ئەوێ دواتر هەتا ئێستا چۆن جارجار شەوانەتی چایەگە خۆیتەوە پیاسەیەگەکەی ئەوە بۆ بەشێک تر ئەوە ئەبێ بە کۆنسێپتە لایەوان ڕەنگە داهاتووە لە چیرۆکی کارکتەرەکانی خۆیانە کە من کارکتەرێکی کوردی کار لەسەر گەرمە لێ بەڕێزت شاری سلێمانی نازناوی شاری ئەدەبی یونسکۆی وەرگرتووە ئەم پرۆژەیە یان نمونەی ئەم پرۆژانە تا چەند هاوکارە بێت تا ئەم دروشمە لە دروشمێکەوە بگۆڕێت بۆ واقعێکی زیندوو بەڵێ خۆی وەرگرتنی نازناوەکە لە 2019 بوو دوای هەوڵێکی سێلایانەی درێژخایەن لە بینی پارێزگای سلێمانی لەگەڵ گروپی کەشکۆڵ لە زانکۆی ئەمریکی بە سوپاسێکی زۆرەوە بۆ خاتوماری و هاوسەری بەڕێزی دکتۆر دەیڤد شوک کە بە گەرمی و کوردانە هاتنە ناو شتەکە کە ماوەیەکی زۆر 10 ساڵێک لێرە خزمەتیان کردووە کوردێکی باش فێر بووە خاتوماری و لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بەم سێلایانە پرۆپۆزەڵەکە تەقدیم کرا 42 لاپەڕە بوو و پرۆژەی تیا بوو کە لە 4 ساڵی داهاتوە چی ئەکرێ و بودجەیەکی تەخمینی تیا بوو کە ئایا چەندێک ساڵانە سلێمانی لە بواری کللتور و ئەدەب و هونەرە بژانەوەی بازار دروستەکە ئایا بەشی کللتور چەندە لە بژانەوەی بازارڕە کە ئەمە زۆر گرنگ بوو بەلای یونسکۆ بەڕاستی ئەمانە هەمووی داتا بوو کۆکرانەوە هەوڵێکی زۆرمان بۆیە دواتر کە نازناوەکە وەرگیرا بە سوپاسەوە یونسکۆ تەنیا نازناوەکە دەیاتێ ینی هیچ وەکۆڵێ پشتگیریەکی مادی ناکە بەڵام تۆ خۆت ئەبێ بچیتە ناو ئیشەکە و بە پەیوەندی لەگەڵ شارەکانی ترە ئەو وەکۆڵە پرۆژەیەکی زۆر باشە کە خزمەت بە ئەدەب و هەروەها بە نازناوەکەی شاری سلێمانی بەڵێ بە دڵنیاییەوە بە تاکید ئێمە ئەو وەکۆڵە لە دروستبوونی ئۆفیسەکەەوە هەتا ئێستا ئەوە پشتگیری بەردەوامی پارێزگاری سلێمانیە لەگەڵ ئەوە
دوای ئێمە هاتوین لەگەڵ شارەکان پەیوەندیمان کردووە و جۆری ئەو پرۆژانی کە هەمان بووە بۆ نمونە ئێمە کە 2009 نازناوەکە وەرگیرا لە 2020 یەکسەر کەوتین بەسەر کۆرۆنایە وەکۆڵە دنیا بوو بە دەرگای داخراو بەڕووی شوێنەکانە ئەوە بوو لە ووهان یەکەم جار ڕاگەێنرا ووهان یەکێکە لەو شارانی کە لە بووە لە ڕشتەیەکی ترە لە ڕشتەی دیزاینە ئەندامە لە ناو نێتۆرکی شارەداهێنەرەکانی یونسکۆیە وەک ئێمە لە ڕشتەی ئەدەبیاتین لە ناو نێتۆرکەکە بوو بە گفتوگۆ ئایا چی بکرێ بۆ پشتگیری ئەو شارە زۆر بیرۆکە باس کرا ئێمە وەکو سلێمانی کە شارێکی تازەش بووین یەکسەر پێشنیاری ئەومان کرد کە ئێمە ناکرێ وەکۆڵە دانیشین چاوەڕێبین لەسەر جادەکان فلێکسێک گەڵواسرێ شتێک پژگیریەکیان بۆ بنێرین بە ئیمێڵ شتێک لەم جۆرانە کە خەڵک نایبینێت چکە خەڵک لە ماڵەوە ئێستا بەڕاستی لەبەرەوە پێشنیاری ئەومان کرد کە نامیلکەیەک دروستکەین بەرهەمێکی ئەدەبی و هونەری دروستکەین کە ئەو خەڵکانی لە ماڵەوە لە کەرەنتینەیان یا خەڵکانی لە نەخۆشی درێژخایەنان بتوانن بە زمانەکەی خۆیان یا بەلایانی کەمەوە بە ئینگلیزی هاودەمیان بێ با بڵین چارەسازێکی دەرونی بێ لەگەڵیان بەڵام بە زمانی ئەدەب بە زمانی هونەر هاوخەمێکیان بێ کە لە ماڵەوە دانیشتون بتوانن لە خوێندنەوەی ئەوانە هیوا وەرگرن ومێد وەرگرن ئەمانە ئەو بوو دوجار ئەم بەرهەمەمان بەرهەمهێنا کە 23 شاری ئەدەبی یونسکۆ وەڵامی یاینەوە و بەرهەمی 23 شاری یونسکۆی تایە و خۆشبەختانە ئەمە لە نێتوەرکی یونسکۆ بۆ هەموو شارەداهێنەرەکان نەک تەنیا ڕشتەی ئەدەب لە ئەو کاتە 246 شار هەبوو بە ئەلکترۆنی لە هەمووی بڵاو کرایەوە و مبادرەکەی سلێمانی بوو دەست پێشخەریەکە قبول کرا دواتر ئەم بەرهەمەمان لەگەڵ شاری مانچستەری بەریتانی 15 شاعری سلێمانی لە 200 ساڵی ڕابردوو 15 شاعری ئینگلیز لە 200 ساڵی ڕابردوو بەرهەمەکانیان پاڵفتە کرا هەڵبژێرا لیژنەیەکی لە زانکۆی سلێمانی و لە شارەزایانی بواری ئەدەبیات و بڵاوکردنەوە پێگەێنرا و بە زمانی کوردی و ئینگلیزی بە دوو زمانەکە بڵاو کرایەوەتیایە ئەمە کەواتە وەکو بەڕێزە پرسیارە کرد لە وشەیەکەوە لە نازناوێکەوە بۆ سلێمانی خسمانە بواری جێبەجێکردن و لە بەرهەمی 4 ساڵی داهاتوومانە بۆ سلێمانی تەرکیزمان کردوتە سەر ئەپلاید لیتریچە یعنی ئەدەبیاتی جێبەجێکراو ئەدەبیاتی کردارەکی ئەدەب چی پێ بۆ ئەو خەڵکانی لە گرتوخانەکانان لە کەمپەکانی ئاوارەییان لە تاراوگەن دوور لە خەڵکەکانی خۆیان ئەمە چی پێ بۆ ئەمە و ئەم پرۆگرامی کە ئێستا ژەمانە لەگەڵ مێڵبۆرن یەکێکی بەشێکی لەو ڕشتەیە کە فعلەن یعنی پەیوەندیەکە لە بینی دوو شوێن دوو ناوەند کە ئەگەر بینی تەبەرچاوی خۆت چۆن با بڵین جوجەڵەیەک لە ناو هێلکەیەکە هێشتا نازانێت دەرەوە چییە مناڵێک لە ناو ڕەحمی دایکیان نازانێت دەرەوە چییە فعلەن لەوانەیە نووسەرێکی ئوسترالی نەزانێت کوردستان چییە عێراق چییە کورد چییە ئەم پرۆگرامە ئەم پەیوەندیە و ئەکا کە دنیایکی نەبینرا و بەڵام ڕاستەقینەی پێ بناسێنێ چۆنی ناسێنێ بە نووسەرەکانی خۆشمان زیاتر ئەمە بۆ ئیشەکانمان بەڵێکەوەتە ئەتوانین بڵین ڕۆڵی ڕێکخراوەکان چییە لە ئێرەدا بۆ ناساندنی کەسایەتی کوردەکان بۆ ناساندنی شاعیرانی کورد بۆ ناساندنی ڕووناکبیرانی کورد بەگشتی بالضبط ئێمە لە مامۆسانی زانکۆ لە نووسەران لە وەرگێڕانی بەڕێز لە هونەرمەندان لە مێژوونووسان لە شوێنەوارناسان هەموو ئەمانە چێمان شک بردبێ لەم شارەیە هەوڵمان ناوە ئەو توانە مرۆییە دەوڵەمەنەی کە خۆمان هەمانە و بەداخەوە تا ئێستا نەمان ناسانەوە بە دنیا بیناسێنین لە ڕێی ئەو پرۆگرامانی کە لە ناو نێتۆرکەکە هەیە بۆ نمونە نێتۆرکەکە ئەڵێ ئێمە شارێک ئەڵێ ئێمە پرۆگرامێکی هاونیشتنی مێژوویمان هەیە هاونیشتنی شوێنەوارناسیمان هەیە پرۆگرامێکی ئەدەبیمان هەیە بەڵام فرە دیسپلینە فرە ڕشتەیە با بڵین مەڵتی دیسپلینەریە لە بینی کشت و کاڵ یا لە بینی ژینگە و ئەدەب لە بینی تەندروستی و ئەدەب لە بینی شوێنەوار و ئەدەب بەردەوام هەوڵمان ناوە ئەم ڕاگەیاندانە ئەم وەکۆڵە ئاگانامانەی شارەکانی تر بگەێنین بە هەموو خەڵکانی پەیوەندیدار لە شارەکەی خۆمان بە دەستگا ئەدەبیەکانی شارەکەی خۆمان و ئەوانەی خۆمان چەند بتوانین بە وەرگێڕان بیگەین بە شارەکانی تر بۆ ئەوەی هەم ئەو پاشخانە ئەدەبیە دەوڵەمەنی خۆمان و هەم کەسایەتیەکانی خۆمان زیاتر بناسێنین بەدەرەوە و تا ئێستا خۆشبەختانە لەمەیە لەوانەیە کارێکی بەرچاومان کردبێ کە لە ناو نێتۆرکەکەیە زیاتر ناسرابێ وەک لە ناو میدیای خۆمان دەستان خۆش بێت کامەرانەوە کەسایەتی کە بەڕێز کاری لەسەرەکە ئەگەر کورتە باسێکمان بۆ بکەیت و چۆن لای نووسەرە یان هونەرمەندە ئوسترالیەکان باسی ئەم کەسایەتی ئەکەیت سپاس جارێکتر لە ڕاستیە ئەرۆکو ئاماژەم پێ ئێمە لە یەکەم هەفتەین ینی ئەم جارە وابزانم
یەکەم ینی دووەم هەفتە یەکەم کەس کارکتەری خۆی عرضە کات وەزم نووسەرێکی ئوسترالیە وایە بەڵێ ڕاستە من یەکەم نمونی عملی بەڵێ من ئەوی کە وەزە من چوارم کەسم ینی سێ هەفتەی ترکە منەوەی لە ڕاستیە کە دامناوە لە 180 بەرەژور دامناو لەبەر خۆم پرۆژی کتێبێکمە دەمە ساڵە ئیشی لەسەرەکەم مەلا عەبدولکەریمی مودەڕیسە ئەمێ مەلا عەبدولکەریمی مودەڕیس وەکو کارکتەرێکی گرنگ وەکو کەسایەتێکی گرنگی مێژووی خۆمان بناسێنم و من ڕاستە ئیش لەسەر مەلا عەبدولکەریمەکەم وەکو نووسەرێکی کورد بەڵام ئەمەوێ ئەو شتش ئەزمون کەم ئایا بزانم نووسەرێکی ئوسترالی چۆن نەتوانێت ستۆری مەلا عەبدولکەریم بنووسێتەوە دیارە بێ من بە 500 وشە و پرزنتیشنێک پێشکەشکەم لە ماوەی 20 دقەیە و بزانم 10 دقە 20 دقەیە بتوانم قەنەعەت بە ئەوان 5 نووسەری ئوسترالی سەری منەکەن ئەبێ منم کەسایەتێ وا لێ بکەم کە ئەوان بتوانین یەکێکیان لەو پێنجەیەکیان هەڵی بژێرێت هەڵی بژارد ئیتر دوایی ئەو ئیشی لەسەرەکات خۆتان نەزانم مەلا عەبدولکەریمی مودەڕیس فەزڵی زۆرە لە ئەدەبیاتی ئێمە ئەگەر مەلا عەبدولکەریمی مودەڕیس نەبووە کەسمان یا زۆر بەمان ڕەنگە شعری کلاسیکی کوردیمان نەناسیە ئەو لای تۆ تەنیا ناساندنەکەی و ئەوان کاری لەسەرەکان بیرۆکەکە وایە ئێمە لای ئەوانی شەوە تەنیا ناساندنەکەی و ئێوە کاری لەسەر ئیتر ئێمە نازانین ئەوانش نازانین کەس هیچ نازانێت وەکو ئەمتیحانێک چی سەرنجڕاکێش بوو هەم لای ئێوە وەکو نووسەرانیان هونەرمەندانی بەشداربووی پرۆژە ئەدەبیەکە و لای ئەوان وەڵای زۆر سەرنجڕاکێش بوو لەگەڵ کاک شەماڵە باسمان کرد لە پێش بەرنامەکە جوازم گفتوگۆیی خۆشمان کرد بۆ ئێمە 1 ساعت کاتمانە بوو بە ساعتەکە بەڕاستی سعات بوو دقەیەک دقەنا نیو سانیە من دوای بەرنامەکە پرسیارێکم بۆ دروست بوو کاک شەماڵ وتی فەرم و قسەم کرد و بەرنامەکە هەر خۆی یەکسەر شەداون بوو بەرنامەکە وقت دانراوە یەک سا مەسەمە بۆ نمونە فێریەوە تاکەکە ملتەز دووەم بەڕاستی من برد ئەزمونی کەوتم کە ئەزمونێکی هەمەڕەنگ بوو مەسەن ئەوان 5 نووسەری ئوسترالیین خۆتان نەزانن ئوسترالیا وڵاتێکی فرە ڕەنگە فرە دەنگە فرە کولتورە فرە بیرکردنەوەیە فرە ڕەگەزە ئەوانش هەمووی ئوسترالی ڕەسەن نەبوون خەڵکی وڵاتەکانی تر بوون هاتوون یانی باوچیان هاتوو یا باپیری مەسەن تەجربەی خۆیانە جێڕایەوە ئەو شەقامەی کە سەرسام بوون پێ سیرەکەم ئەو شتانی کە ئێمە سەرسامین ئەوان نوعیجی ترە مەسەن یەکێک لەو خانمان و سەر ئوسترالیان باسیوەکە کرد باوچیە کافتریایکی کۆن هەبوو بەیانیان کە چۆ بۆ ئیش چون لەو کافێ قاوەیەکیان خواردەوە ئیسان نەماوە و مەبەستم یعنی تەجربەکان ئەوە شتی دووەم بوو کە سەرنجڕاکێش بوو شتی سێم ئێمە کە هەر گفتوگۆکەین ئێمە لەناو محیتێکی زۆر دیاری کراوە ئێش محیتی ئەدەبیاتی کوردی و ئەگەر زۆر بڕۆین ئەدەبیاتی عەرەبی عێراقیوانە بەس من بەڕاستی بەر ئەزمونێکی تازە کەوتم و قەلەقیش بووم ینی ڕازگۆ بووم لەگەڵتانە قەلەق بووم لە تەجربەی ئەمانە کە هەستم کرد هەمویان تەجربەی ئەدەبی و سەقافی و ڕۆشنبیریان لە ئێمە زیاترە بەڵام کە قسەمان کرد هەستم کرد ئێمە دەنووسەرین بە دەستایلی جیاوازەوە ئەمە بۆ من ینی سەرنجڕاکێش بوو بەڕاستی ئەگەر یەک ئیزافەی پشکۆلە لەسەرەوەی کا کامەران بڵێم ینی ئەو هاوتاییە با بڵین ئەدەبیە زۆر جوان بوو کە دروست بوو ینی تەنانەت ئەو کەسێک کە بەڕێوەبەری پرۆگرامەکەیە کە دکتۆرەیەکی شاعیرە و نووسەرێکی ناوداری ئوسترالیاوە چەند خەڵاتێکی ئوسترالی و با بڵین نێودەوڵەتی بردوێتەوە لە ئەدەبیاتە دکتۆرە ئێمەلی باسی لەوە کرد کە لە کۆتایی پرۆگرامەکە وتی بەڕاستی من ئەمڕۆ لێتان ناشارمەوە سەرەتا زۆر قەلەق بوو خۆشم دڵنیانە بم لەوەی کە چۆنە گوزارێ خۆشم نەمەتوانی پێش بینی ئەوە بکەم کە شتەکان چۆنە ڕۆن بەڕێەوە بەڵام ینی ئەو ڕازگۆیی تیا بوو کە ئەم ژوورە داهێنانە پێشبینی نەکراوە بەڵام شتێکە بەڕاستی شتێکی جوان و داهێنانێکی چاوەڕوان نەکراوی لە دروستە بێ ئەوە بوو کە وەک کاکامران ئەمەژەی پێەیە ئەو بەشدار بۆ جیاوازانە هەریەکە پاشخانێک و ئەزمونێکی خسەر و کە نەک هیچی کەمتر نییە لەوەی ئەوان بەڵکو زیینوترە و ئەتوانین بڵین پڕترە چڕترە و کوردانەتر و ڕازگویانەترە کە ئەتوانین ئێمە وەکوڵی بەشداریەکی نێودەوڵەتی زەق و جوانتر بکەین وەکو هەر میلەتێکی تری نییە وەڵام من لە قسەچەندە ڕۆژە ئەدەبیەکە قسە زۆر هەڵەگرێ بێگومان بە بەرنامەی و بەرنامەش زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام کاتەکەمان تاوو فەرم کات وەڵام من هەر لە ڕسمەکان و گەر سەیری ڕسمەکان کە ئەڕوات ینی بڵێن تەمەنی نووسەرەکانی هەر دەکەسمان تەمەنەکان جیاوازە خەڵکی زۆر بە تەمەیتە زۆر گەنجی تایە وەسەڵی تایە ئەوانە ئەی من پێشنیارەکەم 9 هەفتەمان ماوە ینی ئەمە 9 هەفتە لێکی لەو هەفتانە ئێوە وەکو بڵن ببن بە بەشێک لە پرۆژەکە ئەگەر ڕێگە پێدراوە بێ مەسەن تەسویری بکەن ڕیکۆردی بکەن ینی هەفتەیە گوێ بگرنەوە بزانن بۆ من لە هەفتەی چوارەما لە پێنجەمە
ئەو گفتوگوی ئێوە ئەنساتی بکەن دواتر لەگەڵ یەکێک لەگەڵ شاری یونسکۆ لە سلێمانی لەگەڵ شاری ئەدەبی مۆڵبۆرن دوو کەس ئەوان لەگەڵ گفتوگوەکان هەرسێکی بکەن بە پرۆگرامێکی من دڵنیام پرۆگرامێکی سەرنجڕاکێشە بێت بینەری کوردیش حەزی لەوە کامەکو پێشنیار دەستان خۆش بەنامەکە تەواو بوو بەرنامەکەمان تەواو بوو بەرنامەی زۆر زیاترمانەوێت و کاری تری لەسەرەکەین پێما بێت لە کۆتاییەکەیە ئێوە پرۆژەیەکتانە بێت یان چەمڵی کۆبوونەوەیەکتانە بێت وایە تر ئینشاءڵڵا لەو کاتەشە ئامادەبین و کورسان مەگەزین ئەگەر ئاگادارتان کردی سواز بۆ ئامادەبوونی قسەکانیشمان جێگەی سەرنجی جەنابتان و بینەران بوو بێت و ئەوەی هێنابێت کە ئێوە خۆتان بۆمان زۆر خۆشحاڵ بین سواز بۆ ئامادەبووتان کاتی بەرنامەکەمان لاشی یاوە بەڵام ناڵێن کە پرۆژەکە زۆر قسە زیاتریش هەڵەگرێت زۆر خۆش بێت.